ئاریان لەتیفێکێکە لە شێوەکارە چالاکەکان کە بەشێک لە کارەکانی سنووریان تێپەڕاند و یەکێکە لەو شێوەکارانی کە هەندێک لە کارەکانی لە 49 وڵاتی جیهاندا با بڵێن نمایش کراوە و بەشداری لە چەندین پێشانگای شێوەکاری هاوبەشدا کردووە. دوایینیان یاخۆ دواترینیان بەشداریکردنی بوو لە پێشانگایەکی نێودەوڵەتیدا کە لە شاری بوسانی کۆریای باشوور لە 5 ئەم مانگە کرایەوە و بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامی هەبوو. هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیف لە پێشانگایەکی شێوەکاری نێودەوڵەتیدا بەشداری کرد کە لە شاری بوسانی کۆریای باشوور لە ڕۆژی 5 ئەم مانگە کرایەوە و بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بوو. ئاریان لەتیف وەکو شێوەکارێکی بەتوانە لە چەندین پێشانگای نێودەوڵەتیدا بەشداری کردو و کارە هونەرەکانی سنووریان تێپەڕاند و لەم پێشانگایشدا یەکێک بوو لەو پێشانگای یاخود یەکێک بوو لەو هونەرمەندانی کە لە 49 وڵاتی جیاوازەوە کارەکانیان نمایش کردبوو. لە پێشانگایەکی نێودەوڵەتی لە کۆریای باشوور لە شاری بوسان کە 49 هونەرمەندی کە هونەرمەندانی 49 وڵات لەم پێشانگایە بەشدار بوون و پێشانگاکە تابلۆکانی بە کاری فۆتۆگرافی و پەیکەر و کاری فەنی زەیتی و ئەرکلیک تایە بەشدار بوون. منیش تاکە کورد بووم کە تایە بەشدار بووم. گرنگی بەشداریکردنی هونەرمەند لە پێشانگاکانی دەرەوە ئەتوانین بڵێن ناسین و بەخۆتکردنی و بەهێزکردنی کۆنتاکتێتی لەگەڵ هونەرمەندەکانی تر و تەئسیر و کاریگەری لەسەر کارەکان و پێشخستنی کارە هونەرەکانی ئەکا ئەگەر کەمترین کاریگەریش بێ. من بە یەک تابلۆ بەشداریم کردبوو، نەخێر نەمتوانی لەوێ ئامادە بم لەبەرەوەی ئەو کاتەی کە منیان وت نزیکی کەمتر لە 10 ڕۆژ بوو. بەڕاستی بۆ وەرگرتنی ڤیزەش پێویست بە نزیکی 3 هەفتە ئەبێت. لەبەرەوە من بەس کارەکەم نارد بە پۆستی خێرا و بەس کارەکەم بەشدار بووم تێ. ئەو هونەرمەندانی کە بانخۆیان بانگێشتیانەکەن بۆ بەشداریکردن هیچیان ئاستیان هی ئەوە نییە زۆر کەم بێت، ئاستیان لە ئاستێکی باشدایە، بەڵام بەشداربووەکانیان بەشداربووانی ئەم پێشانگایە هەمویان ڕێزلێنان وەرئەگرن و شەهادەیەک وەرئەگرن کە لەلایەن زانکۆی تانگی مۆنگەوە سپۆنسەر کراوە ئەم پێشانگایە. شەهادەکانی لەلایەن ئەو زانکۆوە دراوە بە بەشداربووان.